لەژێر دروشمی مناڵەکانمان شایستەی باشترین پەروەردە و فێرکردنن، دایانگەی گەشەی ناحکومی ڤیستیڤالێکی بۆ مناڵانی دایانگەکەی ڕێکخست. بەڕێوەبەری دایانگەکە دەڵێ پێویستە سەرجەم دایانگەکان گرنگیەکی زۆر بە پەروەردەی مناڵ بدەن، چونکە دایانگە یەکەم خۆناغی گەشە و پەروەردەی مناڵە و پێویستە باشترین پەروەردەیان پێ بدرێت. دایانگە خۆی لە 4 شتە ئەبینێتەوەوانەیە: یەکەم سەلامەتی، دووەم تەندروستی، سێم کۆمەڵایەتی، چوارەم پەروەردەی. کە تۆ سەلامەتی و هەبوو تەندروستی و کۆمەڵایەتی باری کۆمەڵایەتی باش بوو لە کۆتاییشدا پەروەردەکە و نەجاحەت دەهێنێ و سەرکەوتنە هێنێ. ئێمە وەکو دایانگەی گەشە ئەوەی کە گرنگیمان پێدا ئەو 4 خاڵێ و تەکی لەسەر 4 خاڵاکەینەوە. زیاتر لە 70 دایانگەی ناحکومی و حکومی لە ئەستمری پارێزگای سلێمانی بوونی هەیە و سەرجەمیان لەژێر چاودێری بە ڕێبەراتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانین و ساڵانەش پلەبەندیان بۆ دەکرێت. دایانگەی گەشەی ناحکومیش لە ڕیزبەندی یەکەمدایە. بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی دەڵێ ئەوان ستایشی ئەو دایانگانە دەکەن کە پەیڕەوی ڕێنمایەکانی ئەوان و ئەوانەی لە ڕیزبەندی ئاین باشترین خزمەت بە مناڵان دەگەێنن لە ناویشاندا دایانگەی گەشە. بۆ ئەوەی کە کردومانە لە دایانگەکان لە ڕاستیە بە ئاسانی نەگەشتوتە ئەو ئاستەی کە ئێستا لە سلێمانیا هەیە. بە خۆشحاڵیەوە ماوەی ساڵێک تێپەڕێ بە سەر هێندە بڕیارمانە کە ئەنجامی زۆر باشیان داوە بەدەستەوە. یەک لە بڕیارەکان قەدەغەکردنی زمانی بێگانە لە دایانگەکانە کە بەرهەمەکەی ئەمەیە کە مناڵەکان ئەتوانن بە زمانی شیرینی کوردی قسە بکەن، بەر لەوەی بچن زمانی بێگانە فێربن، زمانی دایکی فێرە بێت. بەردەوام چاومان لە دایانگەکانە، بەردەوام چاومان لە مناڵانە لە هەر شوێنێکا بێت بۆ ئەوەی کە بەڕێڕەوێکی ڕاستە منداڵان پەروەردە بکەین. چاودێرانی کۆمەڵایەتی دەڵێن مەرجی دایانگەیەکی سەرکەوتوو لەوەدایە کە زۆرترین کاتەکانیان لە پەروەردەیەکی دروستی مناڵ سەرف بکەن و وانەی پەروەردەیی و زمانێکی سادە بۆ مناڵەکان شی بکرێتەوە.